إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگار لە ڕۆژێکی ئاوا پیرۆز و لە شوێنێکی ئاوا پیرۆز لەسەر هەموو لایەکمان بێت. خی پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمان گێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. بێگومان ئیسلام ئینسان هان دەدات لەسەر دەستپاکی و ئەمینی، لەسەر نەکردنی خیانەت لە کارەکانیدا، بۆ ئەوەی ئێمە تەندروست و بەختەوەر و عاقیبەت خێر بین و کۆمەڵگاکەشمان کۆمەڵگایەکی تەندروست بێت. بۆیە بە کورتی دەچینە خزمەتی فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە یەکێک لە فەرمایشتەکاندا ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێت: من غشنا فليس منا، یاخود بە ڕیوایەتێکی دیکەم: من غش فليس مني. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت: هەر کەسێک غەش بکات، ئەوە لە ئێمە نییە، لە خوڕەوشت و ئەخلاقیاتی ئێمە نییە کە خیانەت و هەروەها غەشکردن بکات. ئەنجا هەر جۆرێکی غەشکردن بێت، یاخود لە هەر کارێکیدا ئینسان کە دەیکات خیانەت کات یاخود غەش کات، ئەو فەرمایشتە دەیگرێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات. غەشکردن دەفەرمێ ئەو کەسەی کە غەش دەکات لە ئێمە نییە، یاخود غەشکردن و خیانەت خوا پەناماندات دەفەرمێت لە خوڕەوشتی ئێمە نییە. ئەنجا لە جۆرەکانی غەشکردن چەند بابەتێک دەگرێتەوە، یاخود چەند شتێک دەگرێتەوە کە زۆر شت هەیە کە ئینسان باسی بکات، بەڵام چەند جۆرێکی بە کورتی باز دەکەین. یەکەمیان ئەوە دەگرێتەوە کە ئینسان لە کڕین و فرۆشتندا و لە معاملەدا غەش کات یاخود خیانەت لە مامەڵەکەیدا بکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەلای پیاوێکدا ڕۆیشت کە هەندێک لە دەغڵودانی بۆ فرۆشتن ئامادە کرد بوو کە سەرەوەکەی ڕازاوە بوو و ژێرەکەشی تەڕ بوو و خەراب بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە دەستی بەناودا کرد، بینی کە بنەکەی وەکو سەرەکەی نییە و تەڕ بووە. فەرمووی: ئەوە چییە؟ ها خاوەنی ئەو معاملەیە و ئەو خۆراکەیە بۆچی ئاوایە؟ فەرمووی: ئەی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم، ئەوە باران لێی داوە. فەرمووی: ئەدینە دەبوایە ئەوەی ژێرەوەت هێنا بەسەرەوە بۆ ئەوەی کە دیار بێت، بۆ ئەوەی کە فێڵ لە کڕیارەکان نەکەی. لەوێدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: من غش فليس مني. بەڕاستی هەر کەسێک کە غەش کات، ئەوە لە من نییە، لە خوڕەوشتی من نییە، لە خوڕەوشتی ئومەتی من نییە کە لە کڕین و فرۆشتندا یاخود لە معاملەیاندا غەش و خیانەتکەن، خوا پەناماندات. هەمینیان لە جۆرەکانی غەشکردن ئەو فەرمایشتە ئەوەش دەگرێتەوە کە ئینسان لە تەرازوودا فێڵ کات. کاتێک کە پێغەمبەر هاتە مەدینە صلی الله علیه وسلم، بینی کە هەندێک لە خەڵک کێشانە و پێوانەیان زۆر خراپە. بۆیە خۆی گەورە ئەو ئاەتەی دابەزان کە دەفەرمێ: وەیل للمطففین، هاوار و سزا بۆ ئەو کەسانەی کە
لە کێشانە و پێوانەدا فێڵ دەکەن و هەروەها غەش دەکەن. ئەو کەسانەی کە شتێک دەکڕن بە جۆرێک دەیکڕن ئەگەر دەشی فرۆشن بە جۆرێکی دیکە دەیفرۆشن، واتە لە تەرازویاندا یاخود لە کێشانە و پێوانەیاندا فێڵ دەکەن، خوا پەناماندا غەش دەکەن. ئەوەش جۆرێکە لە فێڵکردن و لە غەشکردن و هەروەها هەڕەشەی لەسەرە. بۆیە کاتێک کە ئەو ئاەتە دابەزی دوایە خەڵکی مەدینە جوانترین کێشانە و پێوانەیان هەبوو، واتە بەهۆی ئەو ئاەتەوە چارەسەری ئەو کێشەیە و ئەو غەشکردنیان کرد. ئەوە فەرقی هاوڵانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەگەڵ ئێمەدا. کاتێک کە ئاەتێکیان بۆ دادەبەزی، کاتێک کە ئاەتێکیان بۆ دەخوێندرایەوە یەکسەر خۆیان چاک دەکرد. بەڵام ئەوڕۆ دەبینین بەدەیان و سەدان ئاەت بۆ خەڵک دەخوێنیەوە، بەدەیان و سەدان فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خەڵک دەخوێنیەوە، کەچی ئەو معاملە حەرامەی کە دەیکات دوای ماوەیەکی دیکە هەر دەیکات، ئەو غەشکردنەی کە دەیکات دوای بیستنی ئاەتەکەش و فەرمایشتەکەش هەر هەمان غەشکردن و هەر هەمان حەرام دەکات. خوا پەنامان دات. بەڕاستی ئینسان دەوێت بترسێت لە سزای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە عەبدوڵای کوڕی عومەر دەگەڕێتەوە دەفەرمێ ڕۆژێکیان ڕووی تێکردین فەرمووی خۆتان بپارێزن لە 5 شت، پەنا دەگرن بە خودای پەروەردگار لەوەی کە تووشی 5 شت بن، ئەو 5 شتە بە هیلاکتان دەبا و بە هیلاک بەرە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو 5 کە فەرمووی وەلەم ينقص المكيال والميزان، کاکە هەر کۆمەڵگایەک لە کێشانە و پێوانەدا خیانەتکەن و هەروەها غەشکەن، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کۆمەڵگایە تووشی چ دەبێت؟ بالەی وردبینەوە فەرمووی إلا أخذوا بالسنين، إلا ئەو کۆمەڵگایە بە ساڵانی گرانی و قات و قوڕی تاقی دەکرێتەوە. ئەنجا وشدة المەئونە، ئەنجا بە ژیانێکی قورس و گران، بە ژیانێکی ناڕەحەت، بەوەی کە ژیانیان لەسەر قورس دەبێت، لەسەر ناڕەحەت دەبێت، لەوەی کە ژیان بە زەحمەت دەبێت. ئەنجا پێغەمبەر فەرمووی وەجەوری السوڵتانی عەلەیهم، ئەو کۆمەڵگای لە کێشانە و پێوانەدا، لە کڕین و فرۆشتندا، لە معامەلاتدا خیانەت و غەش دەکات، تاقی دەکرێتەوە بەوەی کە کار بەدەستی زاڵمیان بۆ دێت، ستەمیان لێ دەکەن، زوڵم و ستەمیان لە بەرامبەردا دەکەن و زوڵمیان لێ دەکەن. ئەو فەرمایشتێکی ڕوون نییە بەڕێزان، هەر کۆمەڵگایەک تووشی ئەوە بێت، ئەو غەشکردنە بێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر لە دنیادا ئەوە سزاکێتی کە بە ساڵانێکی گرانی و قات و قوڕی و بە کار بەدەستی زاڵم و ستەمکار تاقی دەکرێنەوە، ئەوە سزاکەیان لە دنیادایە، لە قیامەتێشدا ئینسان سزا دەدرێت. خوا پەنامان دات. کەواتە بەڕاستی ئەو جۆرە غەشکردنەش کۆمەڵگا بەرە و وێرانە دەبات. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە لەوەی کە ئینسان ئەو غەشکردنەی نەبێت، ئەو خیانەتەی نەبێت، بۆ ئەوەی کە لە دنیادا بە عاقبەت خێری و بە بەختەوەری بژێت و لە قیامەتیشدا سەرفراز بێت. سێمین لە جۆرەکانی غەشکردن کە ئەو فەرمایشتە دەیگرێتەوە غەشکردنی کار بەدەستانە لە هاوڵاتیانی خۆیان، یاخود هەر کەسێک هەر شتێکی لە بەردەستدا بێت، لە هەر دائیرەیەک ئیش و کارێکی هەبێت، خەڵکێکی لە بەردەستدا بێت، بە هەر جۆرێک هەر جۆرە بەرپرسیاریەتێکی هەبێت، خیانەت لە ژێر دەستەکانی خۆی بکات، ئەو فەرمایشتەی پێغەمبەر دەیگرێتەوە صلی الله عليه وسلم. لە فەرمایشتی صحیحی مسلم داهاتووە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر بەندەیەک، هەر کەسێک ببێتە کار بەدەست، یاخود کاروباری چەند کەسانێکی بەدەست بێت، یاخود ئیش و کارێکی بەدەست بێت، جا دەفەرمێ ئەگەر خیانەت لە ژێر دەستەکانی بکات، غەش و خیانەتیان لە بەرامبەردا بکات، ڕاستگۆ نەبێت لە بەرامبەریاندا، لەگەڵیان دڵسۆز نەبێت، پێیانەوە بەخەم نەبێت، ئەو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إلا حرم الله عليه الجنة، إلا ئەو کەسە بەهەشتی خودای پەروەردگار لەسەر حەرام دەبێت. خوا پەنامان دات ئەوە چه هەڕەشەیەکی گەورەیە. هەر کەسێک خیانەت کات، هەر کاروبارێکی لە بەردەستدا بێت، هەر بەرپرسیاریەتێکی هەبێت، لەو بەرپرسیاریەتەیدا هەر چەندە کەم بێیان زۆر بێت،
خیانەت کە لەو کارەیەدا لە ژێر دەستەکانیدا لە ڕەعیەتەکانیدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە بەهەشتی خودای پەروەردگاری لەسەر حرام دەبێت. بەڕاستی ئەو پەڕی هەڕەشەیەکی گەورەیە برام. ئینسان ئەگەر بە تەمای بەهەشت بێت، ئەگەر بە تەمای لیقای خودای پەروەردگار بێت، نابێ ئەو جۆرە غەش و خیانەتە بکات، چونکە بەهەشتی خودای پەروەردگاری لەسەر حرام دەبێت. چوارەم لە جۆرەکانی غەشکردن کە ئەو فەرمایشتە دەیگرێتەوە، غەشکردنە لە ئەمانەتدا، خیانەتکردنە لە ئەمانەتدا. ئەو ئەمانەتە ماڵی کەسێک بێ لەلات بێت، یاخود کاروبارێک بێ پێت سپێردرابێ کە ئەوەش هەر ئەمانەتە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا ئیمانە لیمەن لا ئەمانەتە لەه. ئیمانی نییە، ئیمانی تەواو نییە ئەو کەسەی کە ئەمانەت پارێز نییە. پێی ئەو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەیان کەس دەبینین، بە سەدان کەس دەبینین خۆی بە مسلمان دەزانێت، نوێژ و ڕۆژوو دەکات، بەڵام ئەوەی کە ئەمانەت بێ و مانای ئەمانەت بێ لە لای نییە، ئەوە خەتەرەیەکی گەورەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەمانەت پارێز نەبێت، ئەمین نەبێت، بەڕاستی ئەو کەسە ئیمانی نییە یاخود ئیمانی تەواوی نییە. ئەو جەستەی کە خوای پەروەردگار پێی داوین ئەمانەتە لە لامان دەبێ بیپارێزین، تووشی گوناه و تاوانی نەکەی. ئەو ماڵ و سامانەی خودای پەروەردگار پێی داوین ئەوەش ئەمانەتە، دەبێ ئینسان لە حەرامدا سەرفی نەکات، دەبێ ئینسان بە حەرامی پەیدای نەکات، دەبێ ئینسان لە حەرامدا سەرفی نەکات، خوا پەناماندات. ئەوەش ئەمانەتە برام. ئەنجە ئەو دینە کە خوای پەروەردگار بۆی ناردوین ئەمانەتە لە لامان. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی کە خوای گەورە دەفەرمێت إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها. ئێمە ئەو ئەمانەتەمان کە مەبەستی ئەمانەتی دینە بۆ چیاکان و هەروەها بۆ ئاسمان و زەمین ڕامان نواند و پێشنیارمان کرد، بەڵام ئەوان ئەو ئەمانەتیان وەرنەگرت، ئەو ئەمانەتە قورسیان وەرنەگرت. ئەدی کێ وەریگەد وحەمەلەها الئینسان، ئینسان ئەو ئەمانەتەی وەرگرتووە کە ئەمانەتی خودای پەروەردگار بۆ ئێمە بریتیە لەو دینە پیرۆزەی کە خوای گەورە بۆی ناردوین. ئەوە ئەمانەتێکە لە سەرشانی ئێمە دەبێ ئینسان هەویەی موسڵمانەتی خۆی بپارێزێت. بەڵکو لە هەموو ئەمانەتەکان گەورەتر ئەوەیە کە ئینسان ئەمانەتی دینداری بپارێزێت. ئەو دینە ئەمانەتە لە لامان. هەموو ئەو ناز و نیعمەتانەی کە پێمان دراون ئەمانەتن لە لامان، لە سەروی هەمویانەوە ئەو دینە پیرۆزە خوای گەورە وەکو ئەمانەتێک ناردوویەتی کە دەبێ ئینسان بیر و باوەڕی خۆی بپارێزێت، عەقیدە و مەبدەئی خۆی بپارێزێت، هەویەی موسڵمانەتی خۆی بپارێزێت، چونکە ئەوە ئەمانەتە برام. چۆن ماڵی کەسێک لەلاتە ئەمانەتە دەبێ بیپارێزی تا دەیدەیەوە، ئەو دینەش ئەمانەتە هەتا وەکو دەچینەوە خزمەتی خودای پەروەردگار دەبێ ئەمانەتی ئەو دینە و هەویەی موسڵمانەتیمان بپارێزین و پارێزگاری لێ بکەین. ئینسانی وهەیە باکی نییە، جاری وهەیە هەویەی موسڵمانەتی و جاری وهەیە بیر و باوەڕی خۆی لە پێناوی شتێکی دنیایەکی کەمدا بگۆڕێتەوە، باکی نییە برام. باکی نییە کە ئینسان هەویەی موسڵمانەتی دەپارێزێت، ناوی موسڵمانەتی دەپارێزێت، ناوبانگی موسڵمانەتی دەپارێزێت، یاخود ناخوا پەناماندات. ئەوە ئەمانەتە برام لە لای ئێمە دەبێت ئینسان پارێزگاری لێ بکات. چوو وەکو شەخص وەکو عامەی خەڵک هەموو ئینسانێک لەسەر یەتیکە ئەو بیر و باوەڕ و مەبدەئی خۆی بپارێزێت، پارێزگاری لێ بکات. ئەنجە ئەگەر کەسێک پەلەوپایەیەکی هەبێ لە دیندا، بەڕاستی ئەو کەسە زۆر ئەولاترە کە ئەمانەتی دینداری و هەویەی موسڵمانەتی بپارێزێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکەن لە مەککە هەموو پێشنیارێکیان بۆ کرد کە هەرچی دەیەوێت بەس واز لەو بانگەوازە بێنێت، پێی دەدەن بێ باوەڕان لە دنیادا و لە ئیمتیازی دنیاییدا چی دەوێت؟ تەنها واز لە ئەمانەتی ئەو دینەیە بێنێت. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سوێن بە خوای پەروەردگار، ئەگەر ڕۆژم بۆ بێنە دەستی ڕاست و مانگیش بێنە دەستی چەپم، لەوەی کە واز لەو دینە بێنم وازی لێ نایەنم بە هیچ ئیمتیازێکی دنیایی. ئەوە پێغەمبەری ئێمەیە صلی الله عليه وسلم، ئەوە ئەمانەتی پاراستووە و لەسەر بیر و باوەڕ و مەبدەئی خۆی دامەزرا بووە. ئەدی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوون؟
یەکێک لەو هاوڵانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گەنجێک بوو عەبدوڵڵای کوڕی حوزافە کە لە یەکێک لە جەنگەکاندا لە لای نەسڕانیەکان دەگیرێت پادشای نەسڕانیەکان پێی دەڵێت عەبدوڵڵا وەرە تەنها ببە بە مەسیحی نیوەی مڵک و سامانی خۆمت پێدەدەم نیوەی مڵک و سامانی خۆی لە دەسەڵاتەکەشدا دەتکەمە بەشدار بە لەگەڵماندا تەنها ببە بە نەسڕانی تەنها بۆ ئەوەی بوو کە بڵێ موسڵمانێکم هەڵگێڕایەوە بوو بە مەسیحی جا تەماشای ئەوڕۆکەن ئینسانی وا هەیە لە پێناوی یەک ئیقامەدا دەڵێ مامە سارێ دروستە کاکە بە بە مەسیحی گوتی نیوەی ماڵی خۆمت پێدەدەم تەنها ببە بە مەسیحی بۆ ئەوەی کە بڵێ موسڵمانێکم هەڵگێڕایەوە گوتی سوێن بەخوای پەروەردگار نەک نیوەی مڵکی خۆت ئەگەر هەموو مڵک و ماڵی خۆتم پێ بدەی ئەنجا هەموو مڵک و ماڵی عەرەبیشی بخەیە سەرێ هەموو دەسەڵاتی خۆمت پێ بدەی بۆ یەک لەحزەش لە دینەکەی خۆم پاشگەز نابمەوە ئەوە هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوە سەحابەی پێغەمبەرە برام کە ئاوا پارێزگاری لە دینەکەی دەکات ئاوا ئەمانەتی دینەکەی و موسڵمانەتیەکەی دەپارێزێت بەڵام ئەوڕۆ زۆر کەس دەبینین خەمی نییە لە چپلە و پایەیەکدایە لە چپلە و پایەی دین چپلە و پایەیەکی دینداریدایە جاری وهەیە بۆ ئیمتیازێکی کەمی دنیای خواپەنامانداد هەویەی موسڵمانەتی خۆی دەخاتە ژێر پرسیارەوە و دامەزراو نییە لەسەر بیر و باوەڕەکەی کاکە خۆی ئینسانی موسڵمان نابێ وەکو گوڵە بە ڕۆژەوا بێت بەیانیان ڕووی لە ڕۆژ هەڵات بێت ئێوارانیش ڕووی لە ڕۆژ ئاوا بێت کاکە ئینسانی موسڵمان دەبێت لەسەر ڕێگای ڕاست دامەزراو بێ هەتاوەکو دەگاتەوە خزمەتی خودای پەروەردگار دامەزراو بێ لەسەر دینەکەی پارێزگاری لە ئەمانەتی ئیسلامەتی و موسڵمانەتەکەی بکات بەتایبەت ئینسان ئەگەر پلە و پایەیەکی لە دینداریدا هەبێت سەید قوتب ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێ بێت لە کاتێکدا کە خەریک بوو لە سێدارەی بدەن گوتیان تەنها یەک ئیمزا بکە بۆ جەمال عەبدولناسر تەنها یەک ئیمزا بکە ڕزگارت دەبێت لەوەی کە لە سێدارەت بدەن فەرمووی ئەو پەنجەیەی کە شایەتومانم پێهێناوە کە لا ئیلاهە ئیلا اللام پێوتووە کە چەند زەمانە کە شایەتومان بەو پەنجەیە دێنم ئامادەنیم ئیمزا بۆ کەسێ بکەم بۆ ڕژێمێک بکەم کە حکمێکی تاغوتی هەیە کە ئینسانێکی بێدینە کە ڕژێمێکی بێدینە کە خراپکارە ئامادەنیم کە ئیمزایەکی بۆ بکەم ئەوە دامەزراویە برام ئەوە پارێزگاریکردنە لە هەویەی موسڵمانەتی بۆیە لە کاتێکدا کە خەریک بوو لە سێدارەی بدەن کەسێکی بەناو زانایان ناردە لای کە لە بەرگی زاناییدا خوا پەنامانداد ناردە لایەن کە پێی وت شایەتمان بێنە بەر لەوەی کە لە سێدارە بدرێ لا ئیلاهە ئیلا الله بڵێ وەکو جۆرێک لە گاڵتە پێکردن یاخود وەکو جۆرێک لە ئیحراجکردن بە سەید قوتب دەڵێت لا ئیلاهە ئیلا الله بڵێ و شایەتمان بێنە ئەویش وەڵامی دەداتەوە دەڵێت قوربان ئەمن لە پێناوی لا ئیلاهە ئیلا اللهدا شەهید دەکرێم بەڵام جەنابەت بە ناوی لا ئیلاهە ئیلا اللهوە نان پەیدا دەکەی و نانی پێوە دەخۆیت ئەوەیە کە زۆر کەس ئەوڕۆ بە ناوی لا ئیلاهە ئیلا الله و بە ناوی بەرگی زانایی و فڵان و فیسارەوە نان پەیدا دەکات خوا پەنامانداد کە بەڕاستی ئەوە قوڕسترین سزایان هەیە لە لای خودای پەروەردگار شاعیرێک جوانی فەرمووە کە دەڵێت وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن کاکە زانایەک کەسێک کە لە بەرگی زاناییدا بێت خوا پەناماندات ئەگەر کار بە علم و زانست و زانیاریەکەی نەکات لە ڕۆژی قیامەتێدا لە پێش ئینسانی بتپەرستەوە سزا دەدرێت بەڵکو یەکێک لەوانەی کە ئاگری دۆزەخیان پێخۆش دەکرێت ئەو کەسانت خۆی گەورە پەنامانداد کەواتە بەڕێزان ئینسان دەبێت پارێزگاری لە هەویەی موسڵمانەتی بکات دەبێت پارێزگاری لە دین و ئیمانەکەی بکات ئەو دینە ئەمانەتە بەرام لە لامان دەبێت ئینسان چوەکو عامەی خەڵک بەگشتی پارێزگاری لە هەویەی موسڵمانەتی بکات لەو ئەمانەتەی بکات چوەکو ئەوەی کە ئینسان بەرپەرستیاریەتێکی هەبێت زانایەتێکی هەبێت بەڕاستی زۆر ئەولاترە کە دامەزراو بێت لەسەر ئەو دینە ئەوەش جۆرێکە لە غەشکردن لە دیندا کە بگرە لە هەمویان خراپتر لە جۆرەکانی غەشکردن ئەو جۆرە خەشکردن و خیانەتەیە خۆی گەورە پەنامانداد کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت
کە ئینسانی مسلمان دەبێ بترسێ لەوەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک غەش کات لە ئێمە نییە، غەشکردن لە خوڕەوشتی ئێمە نییە، غەشکردن لە خوڕەوشت و ئەو دینداریەی ئێمە بە دوورە. دەبێ ئینسان بترسێت، دەبێ ئینسان بەخۆی دابێتەوە هیچ جۆرە غەش و خیانەتێکی نەبێت بەرەم. ئینسانی مسلمان ئینسانێکی ڕاستە، ئینسانێکی دڵسۆزە، ئینسانێکی ئەمانەت پارێزە، ئینسانێکی دامەزراوە لەسەر دین. وەختێک کە فەرمایشتی خوا و پێغەمبەری گوێ لێ دەبێت چارەسەری کەم و کوڕیەکانی خۆی دەکات. ئەوە پێمان دەڵێ بەڕاستی ئینسانی مسلمان ئەگەر خۆی بە مسلمان بزانێت بە تەمای لیقای خودای پەروەردگار بێت، بە تەمای گەیشتنەوە بە خوای پەروەردگار و بەهەشتی خودای پەروەردگار بێت، دەبێ خۆی بە دوور بگرێت لە غەش و خیانەت. دەپاڕینەوە دوعا دەکەین دەڵێن یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی لە غەش و خیانەت بە دوورمان کەی. یا ڕەبی خۆیان گیان بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنێ. یا ڕەبی خۆیان گیان دامەزراومان کەی لەسەر ئەو دینە پیرۆزەی خۆت. یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی کە ئەمانەت پارێز بین، ئەمانەتی ئەو دینە بپارێزین تاوەکو دەگەینە خزمەتی تۆ. لەسەر ئەو دینە بمانژێنێ و لەسەر ئەو دینەش بمان برێنی، بە ڕەوشتە بەرزەکان بمان ڕازێنیەوە. یەکێک بین لەو کەسانەی کە دینمان پێ جوان بێت و دین جوانکەی نەک نمونەیەکی خراپ لە دینداری دانیشان دەین. یا ڕەبی خۆیان گیان بەهۆی ئەو دینەوە ئێمە جوانکەی، ئەو دینەش بەهۆی ئێمەوە جوانکەی. یا ڕەبی خۆیان گیان عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، دامەزرامان کەی لەسەر ئەو دینە، بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمان برێنی، لە ڕۆژی قیامەتیشدا هەموو لایەکمان بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆت شادکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.